بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە پێشەنگی زانایانی کورد دەکەین لە بەرەو پێشچوون و خزمەتکردنی کێشەی نەتەوایەتی میلەتەکەیان. ئەمڕۆ ساڵوەگەری لە سێدارەدان و شەهیدکردنی یەکێک لە ئەستێرە گەش و درەوشاوەکانی ئاسمانی کوردەواری و یەکێک لە پیاوە هەڵکەوتوەکانی مێژووی هاوچەرخی کورد قازی محەممەدی پێشەوایە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە مەیدانی چوارچرای شاری مەهاباد دوای ئەوەی ساڵێک توانی کیانێکی سربەخۆ بۆ میلەتەکەی ڕزگار بکەم. هەمیشە لە ماوەی ڕابردوودا زانایان و عەمامە بەسەرانی کورد توانیمیانە لە وەکوەڵێ کورد و ئیسلام پێکەوە گرێ بدەن و خزمەتی هەردوو بوارەکە بکەن و بتوانن لە چایە و سێبەر و تێگەشتن و ڕێنمایەکانی ئیسلامی پیرۆزەوە خزمەتێکی بەرچاو بە نەتەوە و میلەتەکەیان بکەن. دەیان پیاوی وەکو شێخانی نەهری و شێخ سەعیدی پیران و قازی محەممەد و شێخ مەحموودی حەفید و سەعیدی نورسی و هەزارەها پیاوی دیکە لە مەیدانی کوردایەتی و ئیسلامەتیدا ئەسپی خۆیان تاوداوە و توانیویانە خزمەت بە هەردوو بوارەکە بکەن. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە تەواوی ئەو بوارانە دەکەین کە زانایانی ئیسلام لە کوردستانە توانیویانە هەمیشە ببنە خزمەتکار و پێشەنگی میلەتەکەیان و میلەتەکەیان لە هەڵدێران و تیاچوون و کوفر و بێدینی بپارێزن و بتوانن بەرەو ڕووی دوژمنان و نەیارانی میلەتەکەمان ببنەوە. لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ناسیح محەممەد شار باژێڕی زانای ئاینی تاوتوێی ئەم پرسە دەکەن. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سوپاس بۆ جەناب. زۆر بەخێر بێ. مامۆستا هەمیشە دەگوترێ ئیسلام هیچ گرنگی و بایەخێکی بە قەزیەی نەتەوایەتی و سۆزی نیشتیمانی و کیانی سربەخۆی میلەتەکان نەداوە. ئەوەش دەکەن بیان کە ئیسلام هەمیشە ویستێتی خۆی لە وڵاتێکە حاکم بێ وەکوڵێ نەتەوە و جوگرافیا و ئەم شتە بوونی نەمێن. پێم خۆشە باز لە پەیوەندی نێوان ئیسلام و نەتەوە یا ئیسلام و نیشتیمانمان بۆ بکەی ئەمەش بکەینە دەروازەی باسەکەمان. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سڵاوی خوا لە جەنابت و لە گشت بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام. لە ڕۆژی پێشەوەی بچمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەمەوێت لە ڕۆژ و لە یادی لە سێدەدانی قازی محەممەد سەرکردەی ناسرا و زانای دیار و قازی گەورەی کوردستان و سەرۆکی کۆماری کوردستان مەهاباد بڵێن کە بەڕاستی خوای پەروەردگار دەرەجەی عالی بکە و بە بەهەشتی بەرین شادی بکە، چونکە ئەو نەک ژیانی خۆی بەڵکو لە دوای خۆیشی کۆمەڵێک وەسیەت و ئامۆژگاری بۆ نەتەوەکەی بەجێ هێشتووە کە ئەگەر بەڕاستی دەستی پێوە بگرن و پابەندی بن هەنگاوەکانیان بەرەو سەرکەوتنی دنیا و قیامەت بەردەوام دەبێت و دەگەنە ئامانجی دنیا و قیامەتیان ئینشاءالله. قازی محەممەد سەرکردەیەکی گەورە کە ئێمە لە ڕۆژی لە سێدارەدانیا و لە ڕۆژی شەهیدکردنیا کە خۆی کردە قوربانی لە پێناوی گەل و بە عیبادەتیشی زانی و بە شانازیەکی گەورە تۆماری کردووە لە ناو وەسیەتەکانی خۆیدا کە چ نعمەتێک لەوە گەورەترە و چ خەڵاتێک لەوە گەورەترە ئینسان بە ئیمانەوە لە پێناوی گەل و خاک و نیشتیمانەکەیدا ملی بە سێدارە و قەرارەدا بکرێ. ئەم سەرکردە گەورەیە کە لە مەوسوعەی حوڕەیە کە ویکیدیای پێوترێ ئاوا وەسفی کراوە کە زەعیمون کوردی و ڕئیس جمهوریەت کوردستان. الثاني من أعلن الدولة الكردية، دوم كسكا لشرق أوسط لرجالات نيوندا إعلان راجان كاري دولتي كردي بوا كدليت يرى الباحثون المعاصرون ليكول رواني أمسر دماء دلين إن قاضي محمد كان واحدا من القيادات الكردية أكثر تقدما في التاريخ. براستي قاضي محمد یەکێکە لەمە قسەی ئێمە نییە، قسەی لێکۆڵەر و باحیسەکانە ئەوانەی کە لێکۆڵینەوە لە ژیانی کەسایەتی و سەرکردەکان دەکەن گەشتونەتە و قەنەعەتەی کە بێگومان قازی محەممەد ڕەحمەتی خوای لێبێ یەکێکە لەو سەرکردە هەڵکەوت و ناوازانەی کە زۆر پێشکەوتووە لە زەمەنی خۆی لە تاریخی خۆی زیاتر پێشکەوتووە. ئێمە ئەگەر بینە باسی قەزیەی نەتەوایەتی و ڕۆڵی زانایانی کورد لەم بوارەدا
بەڕاستی بە بەرنمەیەک و دوو بەرنامە تەواو نابێت بەڵام وەکو کوردواتنی مشتێک نمونەی خەروارێکە ئومێ دەکەم ئێمە لەم بەرنامەدا ئەمڕۆ بتوانین مشتێک پێشکەشی بخەینە سەر سفرە و خوانی علم و زانست و ڕۆشنبیری بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەوەی کە ئەزانێ بیری بخەینەوە و ئەوەی کە نازانێ زانیاری بۆ پەیدا بکەین کە بەڕاستی خەباتی کورد ئەگەر زانای کورد ئەگەر ئەدیبی زانای کوردی لێ دەربێنی شتێکی ئەو تۆی نامێنێتەوە و زەربی سفر دەبێتەوە. بێگومان بۆچی زانای کورد ڕۆڵی هەیە لە هەموو بوارەکانی خەباتی نیشتیمانی خەباتی ڕۆشنبیری هەموو بوارەکانی تر لەبەر ئەوەی کە پەروەردەی دەستی پەیامی ئیسلامە ئەوەی کە دەوترێ ئیسلام پەیامێکە کە گرنگی بە ئومەمی ئەدا و بیرکردنەوەیکی فراوانیە و گرنگی بە خودی نەتەوەکان نادا و دەیەوێ نەتەوەکان لە ناو نەتەوەیەکە بتوێنەوە ئەمە بێگومان بۆچوونێکی هەڵەیە بە بۆچوونی ئێمە و بەوندەی کە ئێمە شارەزامان لە پەیامی ئیسلام و لە قورئان هەیە ئەم لەگەڵ ڕۆحی ئیسلامە نایەتەوە. ئەوەی کە ئیسلام و عالەمیەتی ئیسلام و جیهانبینی ئیسلام جیا ئەکاتەوە لە عەولەمەی سەردەم ئەوەیە کە ئیسلام ڕاستە گرنگی بە جیهان ئەدا و دەیەوێ مرۆڤەکان لە ناو چوارچێوەیەکی فراوانە کۆ بکاتەوە بەڵام ئەمە معنای ئەوە نیە ئیسلام ئەوێ خصوصیەت و تایبەتمەندی نەتەوەکان بسڕێتەوە و هەمویان لە ناو نەتەوەیەکە بتوێنەوە. عالەمیەتی ئیسلام لەگەڵ مراعاتکردن و پاراستنی عرف و عادەت و تەقالید و کولتور و ئەو بەها باڵانەیە کە هەر نەتەوەیەک هەیەە ئەو جلوبەرگەی کە نەتەوەیەک هەیەی پێی ناگۆڕێ بە جلوبەرگێکی تر ئەو عادەت و تەقالیدانی کە نەتەوەیەک هەیەی مادام دژ ناوەستێتەوە لەگەڵ بنەماکانی شریعەتی ئیسلامە نایە بڵێ ئەبێ ئەم عادەت و تەقالیدە بگۆڕی. ئیسلام عالەمیەتی هەیە بەڵام خصوصیەتی هەموو نەتەوەیەکیش دەپارێزێ. تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی غەزەوات و جیهاد و تێکۆشانیە لە پێناوی ئازادی مرۆڤایەتیە ئاڵای قەبیلە و هۆزەکانی هەڵکردووە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی وامان پەروەردە ئەکا کە خەیڕوکم المدافع عن عشیرەته ما لم یأثم. باشترین کەس کێیە؟ لە بواری خێزانیە باشترین کەس ئەفەرمێ ئەو کەسەیەکە باشترە بۆ هاوسەرەکانی. لە بواری فراوانی کۆمەڵایەتیە باشترین کەس ئەو کەسەیەکە دیفاع بەرگری لە ماف و لە دەستکەوتەکانی گەل و وڵاتەکەی دەکا بەمەرجێ گوناه نەبێ بەمەرجێ متعدی نەبێ نەتەوەکەی مادام زوڵمی لێ ئەکرێ ئەم هەڵەسێ بە دیفاعکردنی بە پاراستنی کولتور و عەقیدە و بیرروباوەڕ و ئەخلاقی نەتەوەکەی و خەبات دەکا لە پێناو ڕزگارکردنی نەتەوەکەیدا ئەمە کارێکی پیرۆزە ئەمە عیبادەتە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە کە نمونەی حەزرەتی موسامان بۆ دەهێنێتەوە کە دەچێ بۆ لای فیرعون داوای ڕزگارکردنی نەتەوەکەی لێ ئەکا ئەن ئەرسل معی بەنی ئیسرائیل. ئەمە پەیامێکی معنەوی گەورەیە ئەمە ڕۆحێکی گەورە بە زانایانی ئیسلام دەبەخشێ کە دیفاع لە نەتەوەکەی خۆیان بە عیبادەت بزانن. ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پیاوانێکی بۆمونە وەکو عومەر موختار و بۆمونە لە کووردا ئەو پیاوە هەڵکەوتوانەمان هەیە کە هەمیشە بە ڕیش و عەمامەی جوانەوە ینی هەم مۆرکی ئیسلامەتیان پێ بووە هەم چەکی خەباتیان دژی زوڵم کردوتەشان بۆ ڕزگاری میلەتەکەیان کەواتە ئیسلامی پیرۆز چۆن بە چ چاوێکەوە سەیری ئەم خەباتەیەکە تا ئێستاش بمانوێ نەمانەوێ لە نێو بەشێک یام لە بیرکردنەوەیەک لە بیرکردنەوەکانی ئیسلامە پێی وایە ئەم جۆرە خەباتێکی لەوە چە ناشەرعی بێ کە تۆ لەژێر ئاڵای میلەتەکەت یان بۆ ڕزگاری میلەتەکەت خەبات و جیهاد و تێکۆشان بکەیت. بێگومان هەر میلەتێک کە کاتێک دەکەوێتە ژێر چەکمەی زاڵم و ستەمکار و ئەو کەسانەی کە مافیان پێشێل دەکەن کاتێک کە ئەم میلەتە ئەگەر میلەتێکی زیندوو بێت چونکە ئیسلام میلەتێکی مردوو میلەتێکی دەستەمۆ مسلمانێکی ژێردەستە پەروەردە ناکە مسلمانێک کە حەزی بە ئازادیە لەسەر ئەو فرمودەی حەزەتی عومەر کە فەرمووی مەتى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا. ئیسلام ئەم پەیامەی پێیە خولەفای ڕاشدین ئەصحاب و یارانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم پەیامەیان گەیاندووە بە ئێمە کە ئەبێ میلەتی مسلمان میلەتێکی زیندوو بێ و خەبات لە پێناوی ڕزگاری گەل وڵاتەکەیدا بکە. ئەگەر ئینسان چونکە ئەلئەقرەبوونە ئەمە یاسایەکی قورئانیە ئەلئەقرەبوونە ئەولا بالمەعروف چێ لە تۆ نزیکە
کەسە نزیکەکانت لە پێشترن بەوەی کە تۆ چاکەیان لەگەڵا بکەی کەواتە تۆ میلەتەکەی خۆت کاتێ لەژێر دەستی زاڵم و ستەمکارایە کاتێ مافی پێشێ لەکرێ کاتێ سەرۆت و سامانی دەدزرێ کاتێک کە زوڵمی لێ ئەکرێ دەچەوسێنرێتەوە هەر کەسێک بێ تۆ ئەولا وایە لە پێشتر وایە لە پێشە گەلەکەی خۆت ڕزگار بکەی و ئەمە کارێکی شەرعیە وەکو فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هێنامانەوە باشترین کەسە لە خۆتەوە دەست پێ بکەی لە گەلەکەی خۆتەوە دەست پێ بکەیت چونکە ئەگەر کەسێک نەتوانێ خۆی لە کۆت و زنجیری کۆیلایەتی ڕزگار بکە ناتوانێت گەل و میلەتەکەشی ڕزگار بکە کەسێک نەتوانێت گەل و میلەت و وڵاتەکەی خۆی لەژێر دەستی زاڵم و ستەمکار ڕزگارکە چۆن ئەتوانێت ببێتە فریادڕەس بۆ گەل و نەتەوەیەکی تر لەبەرەوە ئیسلام دینێکی واقعیە دینێکە ئەزانێ لەگەڵ فطرەتی ئینسانە هەڵئەکا فطرەتی ئینسان سروشتی ئینسان ڕۆحی ئینسان لەگەڵ ئەو خاکەیە تێکەڵ ئەبێ و خۆشەویستی و محەبەتێکی معنەوی کە گەورە دروست ئەبێ یعنی ئەگەر سەیری شاعیران و مەلاکانی کورکەی کە باسی نیشتیمانەکەن وەصفی ئەو خاک و نیشتیمانە ئەکەن یعنی وەکو وێنەیەک تەسویری ئەکەن و لەبەر چاوتە کە بۆچی چونکە ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم ڕۆحەی هەبوو وەکو ئینسانێک خۆشەویستی و محەبەتی بۆ مەکە هەبووە فەرموویەتی مەکە پیرۆستترین و بەڕێزترین خاک و وڵاتە لە لای خوا و لە دڵی ئێمەشدا کاتێک ئەچێتە مەدینە خۆ مەدینە هەر عەرەبی تیا بووە بەڵام کاتێک کە ئەگوازێتەوە لە شاری مەکەوە بۆ مەدینە سەحابەکان تەنانەت نەخۆش ئەکەون بێتاقەت ئەبن سەحابەیەک دێ فەرمێی پێغەمبەری خوا سەحابە هەمووی بێتاقەتی خاشی پیرۆزی مەکەیە زێدی باو باپیرانی خۆیەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دوعا کا فەرمێ خوایە لێت دەپاڕێمەوە هەروەکو چۆن مەکەت لە دڵان شیرین کردوین ئاواش مەدینە و شاری مەدینەمان لە دڵا شیرین بکە لەبەرەوە ئیسلام دینێکی میسالی نییە دینێک نییە بێوێ شتێک بەسەر ئینسانە بسەپێنێ کە ڕۆحی لەگەڵیان ناگونجێ فطرەتی ئینسانی مسلمان هەموو ئینسانێک لەم سەرزەویەدا تێکەڵە لەگەڵ ئەو خاکەیە و خۆشەویستی بۆ ئاو خاکەکەی هەیە مادام شتێکی فطریە جعلێکی خواییە دروستکردنی زبانی جیاواز گەل و نەتەوەی جیاواز وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا خوا ئەم شعب و گەلە جیاوازان و ئەم زمانە جیاوازانەی بۆ دروست کردووە ئەگەر خوا بیویستایە لەجعلكم أمة واحدة بەس خوا نەیویستووە ئیرادەی خوا بە شێوازێکی ترەکە ئەبێ گەل و نیشتیمانەکان زبانەکان زبانی جیاواز بن میلەتەکان جیاواز بن دەی هەر میلەتێک کە زبانێکی هەیە محەبەت و خۆشەویستی بۆ زبانەکەی خۆی هەیە بۆ گەل و خاکەکەی خۆی هەیە خوای گەورە نایەوێ ئەم محەبەتە لە دەرونی ئینساناندا ئەکێشێ بەڵام زەوابیتی بۆ دائەنێ ئەبێت تۆ متعدی نەبێ ئەبێ سنوور نەبەزێنی ئەبێت تعدا نەکەیتە سەر مافی خەڵک ئەرزی خەڵک داگیر نەکەی ئەمە ئەگەر کەسێک هاو ئەرزی تۆی داگیر کرد ویستی مێژووی تۆ بسڕێتەوە تۆ دیفاعکردنت زانایانی ئیسلام کۆدەنگن لەسەر ئەوەی کە دیفاعکردن لە وەکو چۆن لە دین شتێکی مقدسە لە ماڵ و سەروەت و سامان لە شەرەف و ناموز لە خاک و نیشتیمان بە هەمان شێوە ئەو پیرۆزیە لەو مەرتەبەتەیە کە جۆرێک لە پیرۆزی پێدراوە چونکە ئەمانە لە دەرونی هەموو ئینسانێکی ساغ و سەلیمە شتانێکی مقدس و پیرۆزن بەها باڵاکانن ئیسلام نەهاتوو ئەم بەها باڵانە لە دەرونی ئینسانە ڕێشەکەش بکە بەڵکو زەوابیت و یاسا و ڕێسای بۆ داناوە و چۆن مامەڵەی لەگەڵا ئەکا و چۆن لەگەڵ سلبیاتەکانە خۆی ئەپارێزێ و ئیجابیاتەکانیش دەستکەوتەکانیش بۆ خۆی دەستەبەر ئەکات. زۆر باش مامۆستا وەک ئاماژەمان پێ کرد کە زانا و مەلایانی ئێمە لە ڕابردوودا تەنها پیاوی قەتیزماوی نێو حوجرەکان نەبوون لە حوجرەکانیشدا توانیویان ببنە شاعیری هەڵکەوتووی کرد ئێمە هەتا ڕۆژی مردن شانازی بە مەحوی و نالی و سالم و مەولەوی و بێسارانی و پیاوانێک وەکو ئەحمەدی خانی و مەلای جەزیریەوە دەکەین کەمانە هەمویان هەڵکەوتوی حوجرە و پاشان لە کۆڕی خەبات و تێکۆشانیشدا هەمیشە یام خۆیان خەباتکار بوون یام هەمیشە بەرگریان لە میرنشینەکان و لە شۆڕشەکانی کورد کردووە پێم خۆشە و تەنانەت بوون لە تەواوی بوارەکانی تریشدا جێدەستیان هەبووە پێم خۆشە باز لەو بوارانە بکەین کە مەلای کورد زانا و عەمامە بەسەری کورد خزمەتی قەزیەی کورد و بەرەو پێشەوەچوونی میلەتەکەی کردووە. بێگومان ئەگەر ئێمە بتوانین لە چەند بوارێکە خزمەت و ئەو هەوڵ و تێکۆشان و جیهادی ماندووبوونەی کە زانایانی کورد بەشان بەشانی خەباتگێڕەکانی تر لە هەموو بەشەکانی کوردستانە بە درێژایی مێژوویەمە نامانوێ لە سەرەتای ئیسلامەوە کە لە هەژدەی هیجریەوە کورد چۆتە ناو ئیسلامەوە گەرباسی مێژوو هەوڵ و تێکۆشانەکانی زانایانی ئیسلام بکەین زۆریەوێ بەڵام ئێمە باس لە دوای ئەو
ئەو کاتێک کە فکری نەتەوایەتی هاتوۆتە ناو گەلانەوە ئیسلام چی کردووە زانایانی ئیسلام چیان کردووە. ئێمە چەند بوارێک بە کورتی لە 5 بوارە ئەتوانین ڕۆڵ و کاریگەری زانایانی ئیسلام لە خزمەتکردن بە گەل و نەتەوەکەیانە باس بکەین. بواری یەکەمیان کاک ڕیاز بواری عەقیدە و بیر و باوەڕە. بێگومان ئێمە ئەزانین دوژمنی هەر گەل و نەتەوەیەک کاتێک کە ئەوێ بڕوە گەلێک داگیر بکە لە پێش ئەوەی کە خاکەکەی داگیر بکە ئەوێ عەقڵی داگیرکە، ئەوێ هیزر و بیر و باوەڕی داگیرکە، ئەوێ بەکو بڵێ غەزوێکی فکری بەسەرا بکە لە ڕووی فکریەوە لە ڕووی بیر و باوەڕەوە تەسلیم ببێت. بۆیە دیفاعکردنی زانایان لە عەقیدە و بیر و باوەڕی گەلەکەیان کە عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامیە ئەمە سەنگەرێکی ئێجگار گەورە بووە بۆ ئەوەی کە ئەم گەلە بە یەکپارچەیی بمێنێتەوە و پەرتەوازە نەبێ و عەقیدە و بیر و باوەڕەکانی ئیسلام بۆتە داینەمۆیەکی گەورە، بۆتە ژیلەمۆیەکی گەورە کە لە هەر وەختێکا فوی لێکرابێ بە ئەو تەپوتۆزەی لەسەر لادرابێ گەشاوەتەوە و خەباتی گەورەی چەکداری و خەباتی گەورەی ڕۆشنبیری لە ڕوانگەی عەقیدە و بیر و باوەڕەوە کردووە. ئەگەر ئێمە گەورەزانایەکی وەکو مامۆستای گەورە مامۆستا سەعیدی نورسی کە لە ڕاستیان خۆی لە سەرچاوەکان و نووسینەکانیان بە سەعیدی کوردی ناوی نووسراوە، بەڵام یەشێک لەو شتانەی کە گۆڕانکاری تیاکراوە نووسینەکانی کراوە بە سەعیدی نورسی ئەژینا لە سەرەتای خۆی سەعیدی کوردی ناونیشانی کتێبەکانی وا بووە. ئەمما مۆستا بەڕێزە ئەم زانا گەورەیە نەک تەنها فریاد ڕەز بووە بۆ کوردانی باکووری کوردستان بەڵکو بۆ تەواوی عالەمی ئیسلامی بەو پڕۆژەی کە ئیعلانی کرد کاتێک کە ئیلحاد و بێباوەڕی کاتی یەکێتی سۆڤیەت بە لا ئیلاهە وەلحەیات و مادە ویستی کۆمەڵگی بەشەریەت بەرەو ئیلحاد و بێباوەڕی بەرێ یەکێک لەو بربەستە گەورانە یەکێک لەو زانا و عیملاقە گەورانەی کە لە مێژووی مسلمانانە ڕوبەڕووی بۆەوە و بەنووسینە زانستی و ئەکادیمیەکانی توانی پرۆژەی ئینقاذ الئیمان بەرپا بکە. کوردانی باکوور و کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان و تەنانەت تەواوی مسلمانان کە دوایی نووسینەکانی ڕیسالەکانی کرا بە زبانی عەرەبی وەرگێڕا بۆ زمانەکانی تر. یعنی ئەم زانا گەورەیە لە بواری پاراستنی عەقیدە و بیر و باوەڕە خزمەتێکی ئێژگار گەورەی کردووە کە ئەتوانم بڵێم زۆرێک لە گەلانی ئومەتی ئیسلامی قەرزاری ئەم مامۆستا بەڕێزن کە زانایەکی کوردی باکووری کوردستان و کوردستانی تورکیایە. هەروەها لە کوردستانی خۆمانە نمونە بە جەنابی مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارەزووری هەزار ڕەحمەتی خوای لێبێ بێنینەوە کاتێک کە ئیلحاد و بێباوەڕی سەر هەڵەدا ئەو وەکو شاخێکی گەورە دیفاع لە عەقیدە و لە بیر و باوەڕ و لە بەها باڵاکانی گەلەکەی دەکات و زنجیرەیەک کتێبی زانستی کتێبی ئەکادیمی ئەخاتە بازارەوە ڕەدێکی گەورەی ئەداتەوە کە تا ئەم ڕۆشنبیران و خەڵکی ئیسلام خواست بەڕاستی سوود لە نووسینەکانی دەبین. کەواتە پاراستنی عەقیدە چونکە وەکو وتمان داگیرکردنی خاک ئاسانە. ڕاستە کاتێک کە دوژمنەکەت هێزی لە تۆ زیاتر بوو عسکەری لە تۆ زیاتر بوو زۆر بە ئاسانی ئەتوانێت بێ خاکت داگیر بکە، بەڵام ئەوە مهمە نەتوانێت عەقڵت داگیر بکە، نەتوانێت بیر و باوەڕت تێک بدا. بۆیە زانایانی ئیسلام لە ڕوانگەی ئەهەمیەت و گرنگی عەقیدە و بیر و باوەڕ لە پاراستنی یەکڕێزی پاراستنی هیممەت و هێز لە دەرونی ئینسانەکانە، چونکە ئیمان چی بۆ ئینسان دروستەکە هەمیشە هیممەت دروستەکە، هەمیشە ئەم ئینسانە ئینسانێکی هەڵمەتبەرە، ئینسانێکە تووشی یەئس و بێتاقەتی نابێ، شکستەکان نایوەستێنێ بەڵکو هەڵدەستێتەوە جارێکی ترشکە ئەمەلێکی هەیە، چونکە ئەڵێ ئەڵڵاه مەولانە کاتی خوا مەولایەتی ئیتر ئەگەر شکستێکیشی بەسەرا بێ نایوەستێنێ. بۆیە زانایان لە بواری پاراستنی عەقیدە و بیر و باوەڕە دەور و کاریگەری گەورەیان بووە. واروەها لە بوارێکی تر لەو بوارانە کە زۆر گرنگە کە زۆر جار دوژمنانی کورد بەڕاستی ویستویانە کاتێک نایانتوانیەوە گەلی کورد لە ناو بەرن بە جینۆساید بە ئەنفال بە شیمیاباران بە قەتڵ و عام بە تعریب و تەبعیز بە ڕاگوزەراندن نایانتوانیەوە چونکە ئەمە ناتوانن، بەڵام ویستویانە لە ڕووی تێکدانی ئەخلاق و قیەمەوە ئەم ئینسانە وا لێ بکەن کە ئینسانێکی زەعیف بێ، ئینسانێک بێ تەسلیم بێ، یان بەلایەنی کەمەوە ئینسانێک بێ کە خەمی ڕزگارکردنی گەل و نیشتیمانەکەی نەبێ. بەچی؟ بە تێکدانی ئەخلاقە بەرزەکانی
شجاعت و ئازایەتی بەداخەوە ئەمڕۆ تەمەشاکە یەکێکی تر لەو هێرشانەی کە لەسەر کوردەیە کە ئەبێ ڕۆشنبیران ئەبێ مەمەسایانی ئاینی ئەبێ خەمخۆران خەمی لێ بخۆن ئەوەیە کە بواری مەسەلای مادە بێهۆشەکان مەسەلەی تلیاک ئەمە بەڕاستی سنگەرێکی گەورەیە کە دوژمنەکان لە ئێمەی کوردیان کردووە لە گەنجولاوەکانمانیان گرتووە ئەو گەنجولاوەی کە ئیدمانە بێ بە مادەی مخەدر بە مادەی سەرخۆش ئەو ئینسانە ئینسانێکە زایع بێ لە ژیانە. بۆیە زانایانی کورد بە درێژایی مێژوو لە بواری پاراستنی ڕەوشت و ئاکارەکانی کۆمەڵگەی کوردیا ڕۆڵێکی ئێجگار گەورە و گرنگیان بینیوە. لە بواری سێمیان پاراستنی کەلتور و ئەدەب و کەشکۆڵی ئەدەبیمانە. ئێمە لەو بوارەیە ئێژگار کەشکۆڵێکی دەوڵەمەند و گەورەمان هەیە و لەم بوارەیە بێگومان هەموو ڕۆشنبیران هەموو هونەرمەندان هەموو ئەدەب دۆستان هەموو ڕۆشنبیران بیانەوە نانەوێ قەرزاری حوجرەکانی کوردستانن قەرزاری مەلا و زانای کووردە. یەکێکی وەکو جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس نەبێ کە شیعرەکانی بێخود و نالی و مەحویمان بۆ شەرحکە ڕەنگە ئێستاش زۆرێک لە ڕۆشنبیران نازانیای شیعرەکان مانای چییە. لەبەرەوە لە بواری قانعمان هەیە کە مەلایەکی کورد بووە بە شاعیری چەوساوەکان ناسراو بووە. بێخودمان هەیە بە شاعیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناسراوە کە هەمویان لە هەموو بوارەکانی خزمەتکردن بە نیشتیمان بە ڕۆشنبیری هاندانی خەڵک لەسەر خوێندن لەسەر عیلم و زانست لەسەر پێشکەوتن و بەرەو پێشچوون لەسەر پاراستنی بەها باڵاکان بەڵام لەگەڵ ئەوەی شاهەریەکەیان عنوانێکی هەیە و بەو عنوانە ناسراوەتەوە وەکوتمان قانع بە شاعیری چەوساوەکان ناسراوە بێخود بە شاعیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناسراوە نالی و بێخود بە شاعیری معنەوی عرفان ناسراون يعني تەماشاکە ئێستاشدا حتا لەم سەردەمەیە يعني یەکێک لەو کارە گەورانە کە ئەرشیفێکی گەورەیە بۆ کۆکردنەوەی ئەو خەبات و تێکۆشانی کە زانایانی کورد کردویانە ئەویش زنجیرە باسی کە جەنابی مامۆستا مەلا محەممەد عەلی قەرداغی نووسیوەتی بژانەوەی مێژووی زانایانی کورد لە ڕێگەی دەستخەتەکانیانەوە کە ئەوە کەشکۆڵێکی گەورەی دۆزیوەتەوە وەکو کەنزێکی گەورە کە لە ژێر زەویە بووە پێی پێنەبراوە بەڵ ئەم جەنابی مامۆستا شێخ محەممەدی قەرداغی ئەو کەنزەی جارێکی تر لە ناو کتێبخانەکانە لە ناو سەرچاوەکانە دۆزیوەتەوە تەپوتۆزی لەسەر لابردوون جارێکی تر زیندوی کردوونەتەوە کە مەلای کورد زانای کورد لە بواری ئەدەبیە لە بواری هونەریە لە بواری ڕۆشنبیریە هەتا ساڵانی بیستەکانیش لە کوردستانە لە هەموو هەر چوار پارچەی کوردستانە شوێنێک نەبووە سەرچاوەی علم و زانست و فێرکردنی علم و زانست بێ غەیری حوجرەکان غەیری زانای کورد لەبەرەوە لە بواری کولتوری لە بواری ئەدەبیە بەڕاستی لەو بوارەشە ئێمە زانای گەورەمان هەیە. جەنابی زانای وەکو مەلای گەورەمان هەیە مەلا محەممەدی جەلیزادە کە یعنی بەڕاستی بە پیاوێکی منەویر بە پیاوێکی ئێژگار ڕۆشن فکر بە کەسێک ناوزە دەکرێت کە پێش زەمەنی خۆی کەوتووە کە یەکێک بۆ لەو کەسانەی کە زۆر گرنگی بە بواری تعلیم و تربیەی ئافرەتان داوە قوتابخانەی بۆ کردو یەکەم کەس بۆ کە کچەکەی خۆی ناردۆتە قوتابخانە لە بواری خەباتی چەکداریە ئەوەی تر ئێمە قافلەیەکی گەورەمان لە مامۆستایانی ئاینی و لە خەبات جێڕانی کورد هەیە کە نەک تەنها بەشدار بوون بەڵکو پشتی شێریان بووە بەڵکو لە ناو کاروانی خەباتی کوردایەتیە سەرقافلە بوون دەست پێشخەر بوون وەکو قازی محەممەد ڕەحمەتی خوای لێبێ وەکو شێخ سەعیدی پیران بۆیە حەت تەنانەت کاک ڕیاز ینی بینەرانی بەڕێز ئاگدار بن لەوەی کە زۆر جار تەنانەت بۆ ئەوەی کە مەلای کورد ناشرین بکرێ تۆمەتی ناڕەوا نووسینی ناڕەوایان دروست کردووە بۆچی بۆ ئەوەی کە پیشانی بن کە ئیسلام نەک ڕۆڵی نەبووە لە خەباتی کوردایەتیە بەڵکو جاری وا بووە زەرەریشی بووە هەتەنانە یەکێک لەو نووسینانەی کە نووسینێکی ژەهراویەوە دوورە لە حەقیقەتی زانستی و مێژوویەوە ئەوەیە کە لەسەر مەلا ئیدریسی بەدلیسی لەسەر مەلای خەتێ کە ناسراوە بە فتواکەی مەلای خەتێ یا لەسەر سەلاحەدینی ئەیوبی کە الحەمدولله کە نووسەرانی بە ویژدان و قەڵەم زیندوی کوردستان ئەو تەم و مژەشیان لابردووە لەسەر ئەو ڕاستیەکانی مێژویان دەرخستووە کە ئەمە فتوایەکە ئیش ئەسڵ و ئەساسی نییە و ئەمە بە ناوی مەلای خەتێەوە فتوایەک دراوە ئەسڵ و ئەساسی نییە تەنانەت مامۆستا حەسەن مەحموود حەمە کەریم کتێبێکی نووسی کە لێکۆڵینەوەیەکی وردە لەسەر ئەوەی کە هیچ ڕاستیەکی مێژووی نییە ئەو فتوایە بە ناوی مەلای خەتێەوە دراوە گوایە بۆتە هۆی لە
بەدەستدانی ئەمارەتێکی کوردی کە بە ناوی مەلا ئیدریسی بەدلیسی ڕۆڵی لێکخستنی میرنیشتنی کوردیەکانە کە بە پێچەوانەی ئەو وەکو ژەهرەی کە ئەڕژێنرێتە ناو مێژووی مسلمانان و زانایانی کورد بۆ کەمکردنەوە و بێبایەخکردنی ڕۆڵی ئەوان توانیوێتی حەقیقەتە مێژوویەکان جارێکی تر دروست کاتەوە کەواتە تەنانەت لە خەباتی کوردەواریشدا ئێمە مفەسیرێکی گەورەیەک و جەنابی مامۆستا مەلا عوسمانمان هەیە کە لە خەباتی کوردانی ئەم بەشەی خۆماندا چ ڕۆڵ و کاریگەریشیە بووە کە کۆمەڵێک دەستەیەک لە زانایانی کورد دەوریاندا و لە خزمەتیا بوون. خاڵێکی تر خاڵی پێنجەم کاک ڕیاز کە زۆر گرنگە بواری پاراستنی شیرازەی کۆمەڵایەتی کە ئەمە بوارێکی ئجگار گرنگە وەکو وتمان تەنانەت لە سەردەمی بەعسا بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی لەناو چونکە ئەیانزانی یەکێک لە هۆکارەکانی چەند هۆکارێکە بوون بۆ پاراستنی کورد یەکێک لەوانە وحدەی دینیان بووە یەکێک لەوانە وحدەی مەذهبیان بووە یەکێک لەوانە وحدەی زوبانیان بووە یعنی حتا تەن کۆکردنەوەیان لە مجەمەعەکاندا بۆ ئەوە بووە کە ئەم عادەتە تەقالیدە کوردەواری و شیرازەی کۆمەڵایەتیە جارێکی تر شپرزی و شیرازەی تێک بدەنەوە بەڵام لەو بوارەشدا زانای کورد ئەمە نەک زانا گەورەکان تەنانەت هەر مامۆستایەکی ئاینی ئەگەر خوێنەواریشی کەم بوو بێ توانیوێتی لەم بوارەیە خزمەتی گەورە بکە لە گەڕەکەکەی خۆیدا لە مزگەوتەکەی خۆیدا خەڵک لەسەر ئەرز و ئاو شەڕی بووە ئەم سڵحی کردوون ژن و پیا و کێشەی کۆمەڵایەتیان بۆ کێشەی عایلیان بووە مامۆستا جێگەی متمانەی گەورەی ئەوان بووە و شەو ڕۆژ دەرگای کراوە بووە بۆ ئەوەی ئەو کەسانەی کێشەیان هەیە کێشەکانیان برن یعنی لە پاراستنی سڵح و ئاشتەوایی کۆمەڵایەتی لە بەشودانی کچان لە ژنهێنان بۆ کوڕان لە داخوازی لە هەموو ئەم بوارانەکە ئەمە بوارێکی گەورەیە ئەمە ئەگەر خەڵکێکی ئەکادیمی ئەو کەسانەی کە لە بواری کۆمەڵایەتیە دراسە و لێکۆڵینەوەکەن خۆزگای بیان توانای دیراسەیە بکەن کە ڕۆڵی زانای کورد لە پاراستنی شیرازەی کۆمەڵایەتی پاراستنی یەکریزی خێزانەکان پاراستنی خزمایەتی و کەسایەتی لە بۆنەکانە لە ژەژنەکاندا لە بەسەرکردنەوەی یەکتر لە بەدەمەوەچوونی کەسێکی فەقیر و هەژار لە بەدەمەوەچوونی ماڵێکی بێنەوە کە باوکیان نەماوە و بێناس کەوتون مامۆستای ئاینی لە گەڕەکەکەی خۆیدا ڕۆڵێکی گەورەی بینیوە کە شیرازەی کۆمەلگا تێک نەچێت و شیرازەی کۆمەلگا کەواتە ئەتوانین بڵێن لەم بوارانەیە و چەندین بواری تریش زانا و مەلای کورد ڕۆڵی گەورەی بووە. مامۆستا بۆچی ئەو دیدەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد تا ئێستاش بەردەوام و زاڵی شایانی لە بەرامبەر ئەو هەموو خزمەت و چاکە و بوارانەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد کە زانانی ئیسلام و ئیسلام خودی ئیسلام خۆی بەرامبەر بە میلەتەکەمانی کردو چووکە و زانانی بوو پێگەیاندوین بۆچی هێشتا ئەو دیدە زاڵ و کاریگەرە کە پێی وایە ئیسلامە هۆکاری دواکەوتویی و چەرمەسەری و بە دەوڵەت نەبوونی کورد. ئێمە بۆ نمونە پەیماننامەی ساکزبیکۆ کە کوردستانی کردوتە 4 پارچە ئێمە ئەمڕۆ لە ساڵیادی ڕووخاندن و لە سێداردانی یەکێک لە دەستکەوتە جوانەکانی کوردان هەر سۆڤیەت و رووسیا پشتیان تێکردین لە قەزیەی کیمیاباران و ئەنفالە بە بەرچاوی هەموو وڵاتانەوە وڵاتانی زلهێزەوە وڵاتانی دیموکراسی خوازەوە کورد واتە فروتو ناکرا لە قەزیەی ڕابردوومان کە مەسەلەی ڕیفراندۆم و سەربەخۆی کورد بوو هەر وڵاتانی ئەوروپی و خاچپەرستان بوون کە کوردیان بۆچی لە بەرامبەر ئەم هەموو خراپە بەرچاوی کە لە مێژووی دوور و نزیکی خۆمانە بینیومانە یەک خراپەشمان لە ئیسلام و لە زانانی ئیسلام نەبینە بۆچی هێشتا ئەم دیدە زاڵ و کاریگەر کە پێی وایە ئیسلامە هۆکاری چەرمەسەری و دواکەوتویی و بەدبەختی کورد. ڕەنگە من پێشەوانەی بیرروبۆچوونەکەی جەنابەت بم کە ئەم بیرروبۆچوونە بیرروبۆچوونێکی زاڵ نییە بەڕاستی چونکە ئەگەر بیرروبۆچوونێکی زاڵ بواە ئەو کاتە ئەم گەلە بواە زۆرێک لە گەنج و لاوەکانی لە ناو ڕاستە ئەوە باسی ئەوەکەم لە ناو کۆی با بڵێن کۆمەڵگەی کوردیە ئەو بیرروبۆچوونێکی مەقبول نییە وەرگیراو نیە و قبول کراو نییە چونکە هەتا ئێستاژ الحەمدوللا مزگەوتەکان جمەی دێ لە گەنج و لاو هەرچەنە ویستویانە ئەم ژەهرە بڕێژن و کاریگەری دروستکەن و ئەمە یەکێکە لە هەوڵە بەردەوام و نەفساوەکانی حرەکاتی ئەلمانیەت لە کوردستانە کە ئێوێ مێژووی کورد لەگەڵ ئیسلامە دا ببڕێ لە یەک کە ئەمە شتێکە ئەستەمە و ناتوانێ و زۆر هەوڵیان داوە و زۆر بەرنامە ڕێژیان کردووە و تا ئێستش بەردەوام پلان و پیلانیشیان هەیە
بۆ جیاکردنەوەی ئەم دوو شتە لە یەک ئیسلام لەگەڵ کوردە بەڵام وەکو ئەڵێ ئەزەمەن و جزء من العلاج ڕەنگە ئێمە زۆر جار ڕەتمان دابنەوە بە وتار بە نووسین بە کۆڕی ڕۆشنبیری کە نەخێوانیە ئەو بیرروبەچوونەی ئێوە بیرروبەچوونێکی ناڕاستە نادروستە پێچەوانەی عەقڵ و مەنتیقە پێچەوانەی مێژووە بەڵام قەنەعەتیان نەکردبێ بەڵام زەمەن کە تێپەڕ ئەبێ کە جارێکی تر مێژوو دووبارە ئەبێتەوە کە جارێکی تر دەوڵەتانی بەناومافی مرۆڤ و دەوڵەتانی زلهێز و دەوڵەتانی ئەوانەی کە بەهای ئینسانیان وەختێ لەلایەکەم ئینسانە پارە لە گیرفانیا بێ وەختێ بەهای ئینسانیان لایە کە ژێر خاکەکەی پڕ بێت لە نەوت ئەوان بیدزن ئەوان دەستکەوتەکانی ئەو میلەتانە بەرن بۆ خۆیان و ئیلا بەهای ئینسان لای ئەوان نییە بەڵام ئەم بیرروبۆچوونە ڕەنگە سەلماندنی بۆ چەند ساڵێک لەمەوە پێش قورس بوو بێت بەڵام ئەڵێ کە زەمەن وردە وردە جارێکی تر التەریخ یعید نفسه و مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە جارێکی تر وڵاتە زلێزەکان کورد و قەزیەی کورد هەمووی ئەفرۆشن وەکو چۆن لە سەردەمی شایە لە ڕێکەوتنی جەزائیرە ئاش بەتاڵیان کرد و وڵاتە گەلانی ستەم لێکراویان جارێکی تر فرۆشتەوە بە چەند بیرە نەوتێک جارێکی تر و جاری تریش دەیبینینەوە کەواتە بێگومان ئەوە دەستێکە و هەوڵێکی نەزۆکە کە ئێوێ ئەو هەموو نەهامەتیەی کە ئەلمانیەت کە بێدینی کە وڵاتانی زلهێز هێناویانە بەسەر کووردا بیسەپێنن بەسەر ئیسلامە بەڵام ئەوەی کە حقیقەت و ڕاستەقینەی مێژوویەکان بخوێنێتەوە ئەوەی کە ڕۆشن بیر بێ ئەوەی کە بە شوێن بەڵگە و بە شوێن حجیا بگەڕێ بەڕاستی ئەگا بەوەی کە لە سەردەمی ئیسلامە کورد ئارام لە جەوێکی ئارامە بووە کورد توانوێتی کیانی خۆی هەبێ کورد چەندین میرنشینی بووە کورد چەندین عالمی گەورە و شێخول ئیسلامی بووە و ڕێزی لێ گیراوە و سەرکردەی گەورەی بووە بەڵام ئەوە لە کاتێکدا کە بیرروباوەڕی قەومچێتی و عروبەت و تورکیەتی یەتە پێشەوە هەر یەکەی خەمی وڵاتی خۆیەتی ئیتر ئەو کاتە کورد لەبەر ئەوەی کە کەس نییە دیفاعی لێ بکە دەبێتە دەوڵەتێک کە دەکرێت بە چوار پارچەوە و زوڵمی لێ دەکرێت تا ئێستش ئەو زوڵم و زۆرە بەردەوامە کەواتە بەڕاستی ئەوە ئیسلام نییە بەڵکو ئیسلام هەوێنی بەرگریکردن و دیفاعکردنە لە خاک و نیشتیمانی کوردان و زانایانی ئیسلامیش پێشەنگی ئەو خەبات و تێکۆشانە بوون. زۆر باش مامۆستا ئەو هەموو بوار و پێگە و ڕۆڵەی کە جەنابەت ئاماژت پێکردن لە ڕابردوودا زانای کورد بووە هەمیشە چەپەکان و خەڵکێکی دژەدین پێی وایە کە ئەوە تەمان بۆ ئاستی بۆ عامی خەڵک پێی وایە کە ئیسلام بریتە لە پەیوەندیەکی ڕۆحی نێوان بەندە و خوا و هەر ئەوەیە و هیچی تر و بۆ زانانی ئیسلامیش هەمیشە هەوڵیان داوە کە دەستیان لە نێو کاروباری سیاست و ئابووری و ئەخلاق و کۆمەڵایەتی خەڵکە بە کۆڵە دەستیان نهێڵن و لە سوچی مزگەوت و حجرەکەی خۆیان قەتیسی بکەن و تەنها کۆمەڵێ دەرزی سادە و سەرەتایی بڵێنەوە بۆچی با ئێمە واز لەم پلانەی ئەوان بین بەڵام بۆچی لە ئێستادا ئەو ڕۆڵە کاریگەری کە پیاوانێکی وەکو شێخ عوبەیدوڵڵای نەهری و شێخ سەعیدی پیران و شێخ مەحموودی حەفید و قازی محەممەد و تەواوی پیاوانێکی تر کاک ئەحمەدی موفتیزادە مەلای گەورەی کۆیە هەیان بووە بۆچی ئێستا کەمتر ئەو ڕۆڵە ئەبینین یان ڕۆڵەکەیان لاواز و کز بووە هۆکار زۆرن بە ئەو بابەتە هۆکارەکە چەندی پەیوەندی بەزانیان خۆیانەوە چەندی بەشێکی هۆکارەکان زاتیە کە پەیوەستە بە خودی زانایانەوە کە بریتە لە جارێکی تردا بەشبوونی زانایان بەسەر ڕەوتە جیاوازەکاندا و پەرتەوازەبوون یەکڕیزنەبوونی زانایان لەگەڵ یەکتردا ئەمە بابەتە زاتێکەیە هەندێک بابەتی تریش هەیە بابەتی مەوزوعین یعنی لە خارجی دەسەڵات و توانای زانایانن کە ئەمڕۆ خەڵکی تریژ هاتۆتە ساحەکەوە خەباتجێڕی تریژ هاتۆتە ساحەکەەوە هەوڵی تریژ ساحەکەیە هەیە بۆیە زانای کورد ئەگەر خۆی بەڕاستی فریای خۆی نەکەوێ و ئەو ڕۆڵە بۆ خۆی نەجێڕێتەوە جارێکی تر ڕەنگە پەراوێز بخرێ ڕەنگە وەکو بڵێ هۆکارە مەوزوعەکە ئەوە بێ کە دەستێکە بێ بۆ پەراوێز خستنی زانای کورد و بەشێکیشی ڕۆڵی زانایان کە خۆیان جاری وا هەیە لە ئاستی تەموحی گەل و میلەتەکەیانانین و لە ئاستی پێداویستی سەردەمەکەیانانین و گرنگی بە خۆیان و بە ڕۆشنبیرکردنی خۆیان نادەن ئەمە هۆکارێکی تر بێ و بەشێکی تر لە هۆکارەکانیش ئەوەیە کە زۆر جار لەناو زانایان و مامۆسایانی ئاینی باس کراوە کە زانا و نەزان دوو لە ڕووی جەنابەت و بینەران تێکەڵ کراوە
یعنی سەقافەی خەڵک وای لێ هاتووە زانە بە جلوبەرگەکەی ئەناسێتەوە نەک بە عیلم و معریفەکەیە. ئەمەش بۆ خۆی کولتورێکی غەڵەتە لە ناو مجتەمەعە برەوی پێ ئەدرێت. جاری وا هەیە هەر بۆ منافەسەیەکی سیاسی، هەر بۆ منافەسەیەکی ئەتوان بڵێم ناشەریفانە کۆمەڵێک زانە کە زاناش نین، بەڵام جلوبەرگی زانایان لە بەرەکرێ ڕەنگە پێشیش بخرێن، ڕەنگە لە بواری تەعینات و لە بواری دامەزراندن و لە بواری خوتبە و لە بواری زۆر مزگەوتی چاکوانەیە بوارێک بۆیان بدرێ کە ئەو بوارە بە زانە ناودارەکان و بە عالمە گەورەکان و بە عومدەکانی ناوشارەکان نادرێت کە بەداخەوە ئەبوایە وانە بواە. چونکە ئێمە لە ڕاستیە پاراستنی بەها باڵاکان، پاراستنی دەستکەوتە گەورەکانی نیشتیمان ئەبێ زۆر زۆر لە لامان گەورەتر بێ لە دەستکەوتنی وەکو بڵێ دەستکەوتێکی حیزبی کاتی کە ڕەنگە دوجار هەر ئەو هینە خۆی باجەکەی بدات و خۆی گیرۆدەی ئەو شتە بێ کە ئەو درکە بێ کە گەورەی کردووە دوجار درکەکە بچێ بە دەست و بە قاچی خۆیدا، بەڵام نازانێ ئێستا دەستکەوتێکی کاتی حیزبی بۆ دەستێ بەردەگا چاو لە زەرەرەکەی دەپارێزێ. ئەوسەکەواتە چۆن ئەو ڕۆڵە کاریگەری ڕابردوومان بگێڕینەوە بۆ زانایانی ئیسلام. ئەرکی کۆمەڵگەیە، ئەرکی بۆونە ئیسلامە، ئەرکی زانایان خۆیانە، ئەرکی دەسەڵات و حکومەت و لایەنی سیاسیەیان کێ دەتوانێت ئەو ڕۆڵە هیچ نەبێ بە شێوەیەکی ئەگە کەمیش بێ بگێڕێتەوە بۆ زانایانی ئیسلام و بیان کاتەوە بە سوارچاکی مەیدانی خەبات و تێکۆشان. بێگومان ئەرکەکە ئەرکێکی تەوزیعکرا و دابەشکراوە، هەر کەسێک لە مجتەمەعە بەشێک لەو ئەرکەی بەردەکەوێ، ڕەنگە ئەتوانم بڵێم پشتی شێر بەر دەسەڵات ئەکەوێ کە ئەگەر بیەوێ جارێکی تر ئیسلام بکاتە هەوێنی یەکڕێزی کۆمەڵگەکەی، بکاتە هەوێنی پاراستنی بەها بەرز و ئەخلاقە جوانەکان لە کۆمەڵگەتە، ئیسلام بکاتە ئەسبابی کۆکردنەوەی مجتەمەعەکە لەسەر سفرە و خوانێکە شتە هاوبەشەکان کۆمان بکاتەوە و لەسەر شتە جیاوازەکان بتوانین تەفاهم و لێکتەگەیشتنمان هەبێ، ئەتوانێت ئەو ڕۆڵە بۆ زانایان بجێڕێتەوە. دەسەڵات ئەتوانێت ئەوە بکە، بەڵام ئایا ئەیکا؟ ئەوە پرسیارێکە ڕەنگە لە خۆیان بتوانن وەڵامی بدەنەوە. بەشێکی تری ئەکەوێتە سەر ڕۆڵی زانایان، چونکە ئەو زانە گەورانەی کە باسمان کرد هەروە بە ئاسانی نەبوونە ڕەمز، هەروە بە ئاسانی نەبوونە قوتب لە ناوچەکانی خۆیاندا، نەبوونە چرای هیدایەت و ڕۆشنکردنەوەی فکر و بیر و بۆچوون و چرای خەبات هەڵکەن لە شوێنەکانی خۆیانە. بێگومان شەو نخونیان کردووە، بێگومان ئەزیەتیان کێشاوە. ینی تەماشاکە هەژاری ڕەحمەتی لە دوای چەند ساڵ خەبات، چەند ساڵ خەباتی چەکداری و خەباتی نیشتیمانی دوجار لە ئاخری تەمەنە ئەگا بەو قەناعەتەی کە یەکێکی تر لە خزمەتەکان ئەوەیە کە خزمەتی نیشتیمانەکەی ئەوەیە کە بڕاتە تەفسیرێکی قورئان بنووسێ بە زمانی کوردی. کەواتە ئەبێ شەو نخونی زانایان و یەک ڕێزیان و کەمکردنەوەی جیاوازیەکەیان ڕۆڵێکی گەورەیە و ڕۆڵێکی گەورەی کۆمەڵگە و مجتەمەع، کە بەڕاستی ئەوەی کە ئەو زانایانەی گەورە کردووە خەڵکانێکی دڵسۆز لە دەوروبەریان بوون، خزمەتیان کردوون و لە خزمەتی ئەم مامۆستا گەورانەیە بوون. کۆمەڵگە ڕۆڵی زۆر گەورە هەیە بۆ بچووکردنەوەی کەسە گەورەکان و گەورەکردنی کەسە بچووکەکان. ڕاست کەی کاتێک کە کۆمەڵگە لە ئاستی ڕۆشنبیری لە ئاستێکی پێویستانە بێ، بەڵام ئەگەر کۆمەڵگە ڕۆشنبیر بوو، ئەگەر سەیری ظاهیری شتەکانی نەئەکرد، بەڵکو قیاس و میزانێکی هەبوو، تەرازویەکی لەبەردەستا بوو کە زانای پەیامدار لەگەڵ کەسێکی تراجیا بکاتەوە، ڕۆشنبیری مەسلحەتچی لەگەڵ ڕۆشنبیرێکی پەیامدار جیا بکاتەوە، کاتێک کۆمەڵگا ئەو سەقافەت و ڕۆشنبیری هەبوو کە ڕاگەیاندکارێکی میهەنی جیا بکاتەوە لەگەڵ ڕاگەیاندکار، ئەو کاتە کۆمەڵگا ئەتوانێت بەڕاستی ڕۆڵ و کاریگەری گەورەی هەبێ لە پاراستنی ڕەمزەکانی کۆمەڵگا و سنووردانان بۆ ئەو کەسانەی کە ڕەمز دین و ئەیانەوەی خۆیان بکەن بەڕەمز. کەواتە هەر یەکێک لە بوارەکەی خۆیدا و پشتی گەورەش ئەتوانین بڵین بەر یەکێتی زانایان ڕۆڵیان ئەبێ هەبێ، ئەوقاف ئەبێ ڕۆڵی هەبێ، ئەوقاف بێ نەک ئیقاف بێ. بەڕاستی لە بەردەمی مامۆسایاندا پرۆژیان گەشەیان پێ بکە، پرۆژیان بۆ تەقدیم کە ئەو زانایی کە ئەوێ خۆی پێ بگەێنێ و کۆمەڵێک گەنج پێ بگەێنێ، ڕێگری نەبێ لە بەردەمیە. مدرسەی ئیجازەی مەدرسەی پێ بدرێ، ئیجازەی خوێندنی ئەکادیمی پێ بدرێ، مەجای بدرێ، ئیجازەی خوێندن بڕاتە دەرەوە خوێندن و علم و زانست و معریفە بێنێتەوە بۆ وڵاتەکەی خۆی. ئەمانە هەمووی ڕۆڵیان هەیە لە جێڕانەوە و بارزکردنی جارێکی تری ئەو ڕۆڵە فەرامۆشکراوەی کە زانایان هەیان بووە.
زۆر باش مامۆستا لە ماوەی ڕابردوودا ئەندامی سەرکرداتیەکی لە حیزبە کوردیەکان دەیگوت لەو 5300 مەلایی لە کوردستانە هەیە زۆرترینی ئەندامی ئێمەیە کاتێکە ئەو کەسی کە بەناو مەلایە دەبێتەوە بە پوازیان بۆ تەفرەقە و بە دواوەبردننی کێشەی نەتەوەکەی لە ئەم کاتە زانایانی ڕاستەقینە ئەرکیان بەرامبەر ئەم کەسە چیە کە هەروەکو ئەوان لە ڕووی سیما و جلو بەرگەوە کاک ئەحمەدی مفتیزادە بە ڕەحمەت بێت لە شاری سنەدا دەیگوت من لە پشت هیچ یەکێک لە مەلاکان و نوێژ ناکەم تەنها یەکێکیان نەبێت کە ئەویش لە دین و تێگەشتنی رازینی بەڵام تەنها هۆکار ئەوەیە کە نوێژ لە پشتەوە دەکەم کە بە زمانی کوردی دوعا بۆ شای ئێران ناکە هەمیشە لە دەوری مستەفا کەمالە لە دەوری شای ئێران لە دەوری سەدامە لە دەوری هەر حیزبێکی تری تاغوت و زاڵمە کۆمەڵێ وەکۆڵێ وەجه و مەلا دروزەکە بەس بۆ جوانکردن و فریودان و تەفرەدانی خەڵک ئەرکی زانایانی ڕاستەقینە بەرامبەر ئەم خۆرەیەی جەستەی ئیسلام کە بۆ ئەبێتەوە بە خۆرەش بۆ جەستەی میلەتەکان دەبێت چی بێت خۆی لە ڕاستیەکە ڕاز سراع و ململانەی دەسەڵاتدار یا زاڵم و ستەمکارەکان یا ئەوانەی کە هەمیشە یانەوێ قۆرخی سوڵتە بکەن تەنها ئەوە نەبووە مامۆستایان و زانایانی ئاینی بەکاربێنن ڕاستە زۆر هەوڵیان داوە چونکە زانا و مامۆستای ئاینی قودرەتێکی معنەوی و سوڵتەیەکی معنەوی هەیە بەسەر خەڵکە بۆی هەوڵیان داوە زۆرترین ئەو جۆرە کەسانە لە خۆیان کۆ بکەنەوە یا ئەوانەی کە شکل و سیمای ئەویان هەیە بەڵام ڕاستیە ئەمە سنەت و یاسایەکی ژیانەکە سوڵتەکان دەسەڵاتدارەکان هەمیشە ئەو چین و توێژانەی کە کاریگەریان هەیە بەسەر مجتەماعە کە ڕۆڵیان هەیە بەسەر مجتەماعە ویستویانە بیان کەن بە سێبەری خۆیان و شەرعیەت بە ئیشەکانیان بدەن یعنی سوڵتە لە هەمیشە ئەگەر ئێمە داوا لە سوڵتە بکەین کە کاکە نابێت تۆ زانای ئاینی بەکاربێنی نابێت ڕۆشنبیر بەکاربێنی ئەمە ناکرێت و ناشتوانین ئەوە بکەین بەڵکو ئەوە ئێمە ئەبێ خەڵک ڕۆشن بیرکەینەوە چونکە هەمیشە سوڵتە کۆمەڵێک ڕاگەیاندکاری هەیە کۆمەڵێک ڕاگەیاندنی سێبەری هەیە کۆمەڵێک ڕۆشنبیری سێبەری هەیە کۆمەڵێک نووسەری سێبەری هەیە کۆمەڵێک مەلای سێبەری هەیە کۆمەڵێک چی سێبەری هەیە کۆمەڵێک ئەکادیمی و مامۆسای زانکۆی سێبەری هەیە کۆمەڵێک پزیشکی سێبەری هەیە بۆ چونکە تەبیعەتی سوڵتە وایە إن الإنسان ليطغى أم طغيان ويلئك يتر لبروي باري هي لبروي ترغيب وترهيب هي شاو سوركدنو هاندانی هەیە ئەتوانێ ئەوەی کە بە چاوسورکردنەوە ئەترسێ بیترسێن هەیە ئەوەی کە پێویستەکە بە پارە هەڵی خەڵەتێنێ تەبیعەتی سوڵتە لە هەموو بوارێکا وایە تەنانەت لەتا لە سوڵتەی دەوڵەتی ئیسلامیشە ئەوە بووە بۆچی کە ئەمە سنەتی ژیانە ئەم سوڵتانە ئەم حاکمە ئەم دەسەڵاتدارە ناتوانێت بە تەنها خۆی پارێزگاری لە چیان و لە کورسەکەی بکە ئەبێ چەند قاچێکی هەبێ ئەبێ چەند خەڵکێکی هەبێ بۆیە لە هەموو چین و توێژەکان هەوڵەدا خەڵک کۆ بکاتەوە ئەوە فرعون بە حەزەتی موسای ئەوت بە ئەیو ئینی ئەخاف ئەن یوبەدیلە دینەکم من ئەترسم دینەکەتان بگۆڕێ یعنی تەماشاکە بەو تێڕوانینەوە ئەوێ خەڵکەکە بنچکە ئەخە تۆ دینت لەکوێ بوو مجتمعەکە دینی عەقیدەی ئەخلاقی قیەمی خاک و وڵاتی هەمووی هی تۆیە تۆڵێ هەمووی ئەم میسرە هەمووی بە ڕووبار و بە خاک و نیشتیمان و بە خەڵکەکەی و هەمووی هی منە بەڵام لەو کاتەیە بۆ جوڵاندنی سۆز و عاتیفەکە ئەمڕۆ بەڕاستی ئەو چەکەش بەردەوام هەیە یعنی ئەڵێ بە مامۆستای ئاینی سیاست نەکا بەس کە خۆی پێویستی پێی بوو مامۆستاکانە ئەکاتە سوپەر و کاتە قەڵغان بۆ لەبەرەوە ئەمە ئێمە ناتوانین و ئەمە کۆتایی پێبێنین ئەمە سڕاع و ململانەیەکی هەبووە بەڵام بەچی ئەتوانین سنوودی بۆ دابنین بە ڕۆشنبیرکردنی خەڵک ئەتوانین سنوورێک بوو مامۆستایان کاتی بەرنامەکەم تەواو بۆ پێم خۆشە لەسەر پێگە و ڕۆڵ و کاریگەری و خزمەت و ئەوەی کە نەمپرسی بێ کۆتا پەیام و سەرنجی جەنابەت بزانم لەبارەی ئەو خزمەت و ڕۆڵ و پێگەی زانایانی کورد لە ڕابردوو ئێستادا لە کۆتاییە من ئەڵێم ڕۆڵ و پێگەی زانایان لە دڵ و دەرونی هەموو کوردێکی نیشتیمان پەروەر و کوردێکی ئیسلام خواز و کوردێکی خاوەن ئینسافە چەسپاوە
و بە ئاسانی ئەم مەفاهیمە ناگۆڕێ لە دڵ و دەرونی ئینسانە بۆیە ئەرکی زانایانە ئەو ڕۆڵە جارێکی تر تۆغ بکەنەوە و ئەو نمونە جوانەی کە لەبەر چاوی خەڵک هەیە جارێکی تر زیندوی بکەنەوە و بە ڕۆڵی مێژویی خۆیان هەڵسن و ئەو ڕۆڵە تەحجیم و سنووردار نەکرێت لە لای خەڵکانێکەوە کە بە مەبەست ئەیانەیە ڕۆڵی زانایان کەم بکەنەوە و پێگەیان نزم بکەنەوە و لە ئاستی وا بکەن کە لە ئاستی تموح و پێداویستیەکانی کۆمەڵگەکەی خۆیانە نەبن. زۆر زۆر سوپاس بۆ ئێوەش. خوازای خێر بداتەوە. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ جەناب. زۆر سپاس. حوسێنی برنجیزادە کە یەکێک بوو لە سەرکردە سیاسیەکانی کورد لە سەردەمی خلافەتی ئیسلامی و کۆماری تورکیادا دەڵێ لە پای ئەو خیانەتەی کە لە سوڵتانی عوسمانیم کرد و بەڵێنەکانی مستەفا کەمال ئەتاتورکم بەلاوە ڕاست بوون و ڕووم کردە مستەفا کەمال ئەتاتورک کە بە بیانووی ئەوەی کە ماف و ئیمتیازات بە کورد بدا و کورد بەگەێنێتە سەربەخۆیی لە سەرمەرگدا وەسیەتێک دەنووسێت دەڵێ تکایە ئەگەر مردم تەرمەکەم بەرنەوە سەر ڕێی دیاربەکر و لەسەر کێلی گۆڕەکەم بنووسن هەر کوردێکی بە شەرەف بەم ناوەدا تێپەڕ بوو با سێ چەو یا سێ بەردە بچکۆلە بگرێتە دەستی و لە پای ئەو خیانەتەی کە لە سوڵتانی عوسمانیم کرد و باوەڕم بە بەڵێنە درۆینەکانی مستەفا کەمال ئەتاتورک کرد بیکێشێ بە کێلی گۆڕەکەمدا سا بەڵکو خوا لەو گوناهە گەورەیە و لەو خیانەتە گەورەیە ڕزگارم بکاتەوە و مێژوم لە داهاتوودا و شەرەف و شکۆم پاک ببێتەوە. بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاس بۆ ئێوەی عزیز کە تام ساتە بینەرمان و تا بەگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.